چارەسەری بەپێی ئەو ئیمکانیات بەردەستمان ئێمە بوو بدۆزینەوە لەگەڵ جەنابی پارێزگار چەندین نقاط هەبوون کە یەک لوان ئەو باغەکان بوون کە پێشتر ڕێگای قانونی نەبوو ببەستنی پیوەرەکان ئەوە ئەلحەمدولیلا لەگەڵ وەزارەتەکانی ئیتر وەزارەتی داد و شارەوانی و کشت و کاڵ و ئەوانە چارەسەری یاساییمان بۆ دیت و ئەنجومەنی وەزیران ڕزامەندی لەسەردا هەروسا پێشتر باغ هەبوون بسعرێکی بازرگانی و ئەوانە هاتبوونە نرخ بۆ دانابوو ئەوەژی جارێکتر ئێمە بڕێگای قانونی ئێمە ئەوەژی چارەسەر کرد و وەقای هاتنە خوارێ ئەوەژی کێشایەکی گەورەی شارەکان بوو هەروسا ئەو داهاتی ئەلبەردەستە ئێمە تەنها 8% ئەتوان استیفادە لێ بکەن داکۆکیمان کرد گەل جەنابی پارێزگار کە ئەو قەرز و ئەو داهاتە ئێمە محاولە بکەن زیاد بکەن فی سەبیل بتوانن زیاتر خزمەتی شارەکان بیکەن هەروەها ئەو کێشانەی کەرتی بەرەمێنان کە ئێمە هەمانە ئەوەژی بابەتی سوتەمەنی بۆ وێزگەکان کە ئەمە قورساتێکی زۆر ئێخستە سەر وەزارەتی کارەبا و وەزارەتی دارایی و هەموو حکومەت و خەڵکێک هاوڵاتی ئەنگلەی لێ دەکەن ئێمە بەدائیل بۆ ئەو وێزگانە دیتمانە ئەوەژی بەرهەمێنان بە ئاو 200 مێگاوات 50 گەرمیان و 100 سووران و 50 ئەلزاخۆ هەروەها سێ پرۆژەی تر ئیتاقی شەمسی کە هەرێک 25 مێگاوات ئەوەژی لەم هەفتەیە ئینشاءڵڵا ئەوەژی لە ئەنجومەنی وەزیران ئاخر کۆبوونەوە سەر دەکرێت کە بەرهەمێنان بوزەی خۆر بکرێت هەروەها ئەو غازاتی ئاباری نەوت کە دەرەچن و دەسۆژێن ئێمە ئیستیفادە لێ ببینن کە 106 مێگاواتی کارەبا لەم بەرهەمەژی منتەقەی گەرمیان ئەوەژی دەچتە واری جێبەجێکردن ئەم پرۆژانە ئێمە مناقشەکردن و چەندین بابەتی تر جەنابی پارێزگار هەبوون و جەنابی بەرەبەری گشتی کارەبای سولێمانی و خلالی 13 مانگ ئەو 50 مێگاواتە دەکەوتە ئیش هەروەها هەندێک مەشاکلی تر وەک تەولید ئێمە جەنابی پارێزگارژی مەلگەل باس کرد کە محەتەی خەبات ئەوە تازە کەوتە ئیش هەروەها 5 متری مکعبی غاز الخۆرمۆل ئەوەژی تقریبا 150 مێگاوات لوێژی زیاد بووینە هەروەها کێشەیەکمان هەبوو گەرمیان وحدەیەک وەستا بوو ینی برازی بوونی جەنابی سەرۆکی حکومەت ئێمە 3 ملیۆن و 500 هزار دلار بۆ ئەو وحدە دابین کرد کە وحدەیەکی ڕەنەرێکی تازە بکەڕین بەس هەتا ئەوە دێت چونکی ئەوە ماوەیەک دەوێت یەک ساڵ ئێمە 106 ملیۆنی تر ئێستا شریکایەکی ئەژنەبی لوێیە ئیش سەر دەکەت خلالی 2 هەفتەیە ئینشاءڵڵا ئەو وحدەش دەکەوتە ئیش ئەوەژی تقریبا 50 مێگاوات دەگەڕێت ئەم دوو مانگە ئێمە تەوەقع دەکەن هەر ناوبینی 10 هەتا 12 سعاتە بەس هەکە ئێمە باسی سولێمانیژی بکەن نە سولێمانی هەموو 10 سعاتە جێگا هەنە چێبیت 18 سعات و 20 سعاتی هەنە بەس ئەوان ئەو سیستەمە پێیاندانایە چونکی سیستەمی جۆزە تەطبیقکردن لە هەندێک جێگا ئەوانە بەس معدل ناوبینی 10 هەتا 12 سعات طبعا چارەسەر ئەمانە ئەوی سوتاوە لازم چارەسەر بکرێن بەس سەبەبی سوتاندنەوەی ئەوە کە بارزۆریەکی زۆر سەر بووە دانانی پیوەری زیرەک ئەوە کنترۆلی ئەمانە دەکات چونکی ئەتوانن تەحدیدی لۆد بکەن بۆ هەر ماڵێک ینی جاتی کە 6 ئەمپێر و زیاتر بیبەت ئەتوانی بکە 40 بکە 50 و نەهێلی ئەو گۆڕەرە بسۆژێت و ئێستا ئەو 42,000 پیوەرە هاتوونە دانان و هەر لەم هەفتەیە ئەتوانین تەحدیدی لۆد بۆ بکەن یعنی تۆزێک ئەو ئەمپێریە کەمتر بکەن فی سەبیل ئەو خەڵکە نەمینیتە بێکارە بەوە سرەی محەویلە بوو هەبیت یانژی سوتنی محەویلە بەو پرۆژە ئینشاءڵڵا ئەوە کنترۆل دەبێت طبعا هەبوونی 5 وحدە نەمعناوێ هەموو جار 5 وحدە ئیش بکەیت چونکی سەرفیاتێکی زۆری ئاو پێویست دەکات و ئەو کاتە خەزینی ئاو بەش ناکات چونکی بەردانی ئاو نەلژێر کنترۆلی وەزارەتی کارەبا بەلکی وەزارەتی کشت و کاڵ ڕێی سەرچاوەکانی ئەوان کنترۆل دەکەن
طبعا سي وحده استا حاضر كهيج اشكالي تدانيه يك وحده الايج بو حتى بري حفتيك او جنابي مدير عامي كاك سالار داوا کرد که اما وحده کتر اما موافقه وزیری کشتوکال ورگرد حتی اما وحده دوام بو فتره کی یعنی زور کم یعنی بردانی او الجير كنترولي منيه لازم او محافظه لسر رصيد خوبي كان چونكي او بو شاركاني ترجي هر شارك حصي خوي اوداني يكشتوكالي او انا تدا نتنها سد بو كهرباء كردينه يعني كيشي دوكان راسته كيشي تكنيكي هنا بس سي وحده هیچ مشكله اجتدانيه بس البر برداني او اما ايش بينان الى هر وكي خود امينيت يعني داناني او بيورانا هیچ تاثيرك تسعيره ناكد هر وها هاولاتيجي هیچ باراكي نادت يعني اول سر تمويلي وزاره كهرباء يعني ببرامبر جيبه جيدكري تنها نوعيتك باشتره يعني بيويس ناكاتي عداد بيشتا مال بيويس ناكاتي تر او زيدا قاوي وانا كنترول دكات سر محاوله ناميني سلطاني محاوله ناميني بارزوري سر في درو ويزغا كان نامينن وك نرخ وكي خو دميني قرضه كان طبعا قرضه كان شلون استا فرمانبران جي دالين قرضي ملاي حكمته طبعا لازم وقت اما او دوايده كان لازم قبول بكن كقرضي حكمت جلاي ما